و لەبەر ئەوەی کە نەخۆشخانە ئەهلەکانی هەمووی بە زۆری داخراون ئیشی زۆر ناکەن هەموو نەخۆشەکانی ژنان ناچار بوون کە بێن بۆ نەخۆشخانەی ئێمە سەردانی ئێمە بکەن بۆیە دووچاری زەختێکی زۆر بووینەتەوە لەم حەڤە ڕۆژە کە قەدەغەی هاتو چۆکراوە ئەتوانم بڵێم دەوری 600 مناڵ لەدایک بووە سەردانێکی زۆری ئاوتپیشنمان هەیە واتە و نەخۆشانەی کێن لە دەرەوە بۆ پرسیارێ بۆ ئستفساری یا ترسێکیان هەیە یا دڵڕاوکیان هەیە ئایانوێ دکتۆر بیان بینەیە گیر و گرفتێکی تەندروستیان هەیە ئەو عەدەدێکی زۆرە دەوری 3500 بۆ 600 نەخۆش لە ماوەی ئەم حەڤە ڕۆژە سەردانێکی کردوین هیچ ڤایرۆسێکی کۆرۆنا هیچ نەخۆشیەک لێرە تۆمار کراوە یاخود نا لە لای ئێمەوەکو نەخۆشخانەی مناڵبوون هیچ شتێ تۆمار نەکراوەوە لە هەر بیداەتی ئیشەکەەوە لەگەڵ دکتۆرە شرێرە و لەگەڵ سەرۆکی پەرستارانەکانمانە مەشروعێکماندا ناوە کە هەچ کەس بێت بۆ ئێرە ئەبێ دەستکێش و ماسکی پێبێت ئەنجا بێتە ژوورۆ بۆ بەشەکان هیچ شتێکی کۆرۆنا لای ئێمە تۆمار نەکراوە باشە بابەتی قەرەباڵخی و ستەرەی خەڵک چۆن چارەسەرەکرێ زۆر بە ڕێکوپێکی ئیشەکانی تەرتیب کردووە چکە پێشوازیەکەی دکتۆرە ژووری فەحسی بردوۆتە پێشوازیەکە لەوێ سۆنەر و فەحس و هەموو ئیشە پزیشکیەکانی بۆ ئەکرێ ئەگەر یەکێک پێویست کا بە داخڵبوون یەتە ژوورەوانێ